خۆمان زۆر تەواوینەوە بینمەیە. پاش چاوەڕوانیەکی زۆر ستافی گەرمەسات دەست بە بەزمەکانیان دەکەنەوە بۆ ئەم جارەیان کەناڵی دیمەن تەنها و تەنها زنجیرەی ماڵی عوسمانتان پێشکەش دەکات بۆ ئەم وەرزە ماڵی عوسمان بە کۆمەڵێک بابەت و ئەکتەری تازە جیاوازتر لە جاران دەردەکەوێت دەبازیکە لە ڕوویەت هەزا سیارەکەتان ڕۆن گۆڕی نانەکە گەرمیکایە باکر بەلێ من چی پێ ئەڵێم شعرەکانی من هەمووی لە ناخەوەیەتە دەرەوە ئەمە ئەو خەڵکە بتەزیێنم وەرە بە حەقی پاپۆگە کەس ناتەزی بێژگە لەڕۆ قەرارمان وا بۆ ئێمە ڕازی نەبیت دالی ئەوەی کە لەگەڵ مابوو ئەو لێ یاوە کاکە گیان زۆر باشە ئێمە شکاتی لەکەین تەلەفۆنێکی بۆ پۆلیس ئەی باگە خۆیشت چێ لەم باخەیە بە قورعان کون نەماسە من پێنەکەی حاچی دارە لە قەزیا بەم نەبڕی ئەمڕۆ یاکە من نان بفیاونە خۆ دوکانی کۆسمەتیکمان نییە ماڵە بە خۆر نەگیری ئینکاری کاکە لە خەبەکەی بەکرد کونە دروێت عاشق بووە نانان جاخۆ قەرەولۆکە چیە ترەوەی ئیشەڵەمت لە مستەقبەلایتر هەر من زاوای ئیوەم ئەو چییە باس چیەکەی تۆ ئەڵڵا ئاوی چاوە بە ئاوی چاو ئاوی چاو درامایی ماڵی عوسمان دووشەممە کاتژمێر 9 شەو